لە ساڵانی ئایندا ئەبێت بە یەکێک لە هەر استراتیجیەکانی کوردستان لەگەڵ ئێران دەبێتە مایەی دروستکردنی هەزارەها هەلیکار بۆ خەڵکی ئەم دەبەرە بۆ خەڵکی کوردستان بەگشتی بەڵام بۆ خەڵکی ئەم دەبەرە بە تایبەت و ئەو زیادکردنی ئەمە دوایین سەردانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ مەرزی چێلێ کە بە هەوڵی ئەو لە ساڵی ڕابردوودا بە درێژایی زیاتر لە 18 کیلۆمەتر ڕێگاکەی تەواو فراوان و قیرتاو کرا لە دوایین سەردانیشیدا بۆ ئەو مەرزە بڕی 1 میلیارد دیناری بۆ ڕاکێشانی کارەبا و دروستکردنی کۆمەڵگەی فەرمانگەکان لەو مەرزە تەرخان کرد. بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەردەوام هاوکار و پشتیوان بووەوە هەماهەنگ بەوە بە دوواداچوونی کردو بە پێویستەکانی مەرزەکە و لە گرنگترین کارەکانی کە لە ساڵی ڕابردوودا جێبەجێکرا قرتاوکردنی ڕێگەی مەرزی نێودەوڵەتی چێلێ بوو کە پێویستیشی زۆر گرنگ بوو بۆ ئەو مەرزەوە یەکێک بوو لە مەرجەکانی حکوومەتی عێراقی کە پێویستە ئەو ڕێگایە قیر بکرێەوە لەم ساڵیشدا بەڕێز کاقوبات نووسراویش کردو بۆ وەزارەتی دارایی و ئابووری هەموو ئەو پێداویستی و داواکاریانەی کە پێیوەستە بە مەرزی چێلێ و لەلایەن ئیدارە ڕاپەڕینەوە ئاراستایان کراوە ڕەزامەندیان لەسەر دراوە داوا لە وەزارەتی دارایی کراوە کە سەرجەم داواکاریەکان جێبەجێ بکرێەوە خۆشبەختانە لە ماوەی ڕابردوو دوو داواکاریمان یەکێکیان گەیاندنی کارەبای نیشتیمانی بوو بۆ مەرزی چێلەوە ئەوی تریشیان گواستنەوە و دابینکردنی شوێن بۆ سەرجەم ئەو فەرمانگە پەیوەندیدارانی کە لە مەرزێکی نێودەوڵەتی پێویستە و خۆشبەختانە سەرجەم ئەو داواکاریانە بە فەرمانی بەڕێزیان ڕەزامەندی لەسەر دەربراوە لە ئایندەیەکی نزیکدا کاری تەندەرینی بۆ جێبەجێ دەکرێت و دەکەوێتە بواری جێبەجێکردن. بە نێودەوڵەتیکردنی مەرزی چێلێ هەزاران هەلیکار دابین دەکات و ئاڵوگۆڕی بازرگانی گەشەیەکی زۆر بەخۆیەوە دەبینێت. سەرەڕای بەرزبوونەوەی ڕێژەی گەشار لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەهۆی نزیکی مەرزەکەوە ڕۆژانە 150 بۆ 170 بار هەڵگردێتە ژوورەوە. ئەمە وای کردووە دوای ئەوەی کە بڵێن جادەکەمان چاکرد و جادەیەک تەواوی هەیە ئەم هینە ئەم جوڵەی بازرگانیە زیادی کردووە و هەروەها بە ڕسمیکردنی ئەم مەرزە دەبێتە هۆی ئەوەی کە باری ترانزیتی پێدابێ دەبێت هۆی ئەوەی کە هاوڵاتیان هاتوچۆی پێدا بکەن بە تاکید بە هەزاران هەلیکار زیاد دەکات. یعنی ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە حەقە مەسەلەن بۆ خەڵکی ناوچەکە ئومێدێکی زۆر گەورەیە کە ئەوە خەڵکی ئێمە مەسەلەن گەنجانی ئێمە لە هەموو ڕووەکانەوە دەتوانن هەلیکاریان دەست دەکەوێت و دەتوانن لەو سنوورەدا ئیش بکەن. مەرزی چێلێ دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای پشدار کردنەوە بە نێودەوڵەتیکردنی مەرزی چێلێ دەبێتە هۆی جموجۆڵێکی گەورەی بازرگانی و دابینکردنی هەلیکار کە لە ئێستادا هەرچەندە مەرزەکە نیمچە فەرمیە بەڵام ڕۆژانە جموجۆڵێکی زۆری بازرگانی لەو مەرزە بەدی دەکرێت. توانە عومەر، کورسات نیوز، مەرزی چێلێ.